بڕیاری سیاسی سربەخۆیی هێزە سیاسیەکانی کوردستان کارێکی زۆر گرنگە. ڕەفراندۆم مافی دیموکراسی بێ ئەملا و ئەملای نەتەوەی کووردە و چارەسەری کێشەی ئابووری، کێشەی سیاسی، کێشەی دەستوریش لەم هەلومەرجە هێشتا شارڕێگاکەی بەغایە. هێشتا چارەسەرەکەی، چارە ستراتیجیەکەی کێشە ئابووریەکانمان، کێشە دەستوریەکانمان، کێشە ئیداریەکانمان، کێشە سیاسیەکانیشمان هێشتا ئێمە لە بەغداین. بۆ یەکێتی هەمیشە ئەم خەسڵەتەی خۆی پاراستووە و ئێمە لە بەغدا دوور و نزیک نە لەگەڵ پەرلەمانی عێراق، نە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق، نە لە کۆبنەوە لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار، نە لەگەڵ هیچ کاربەدەستێکی حکوومەت دوور و نزیک لاینی کەمی داخوازی ئابووریمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە. هەموو داخوازیەکانمان داخوازی دەستوری بووە، چارەسەری کێشە سیاسیەکان بووە، سەر لە نوێ بە پێی پرۆژەیەک و یاسایەک گفتوگۆ بووە بۆ کێشەی نەوت و غاز، چارەسەری مەسەلەی بودجە و موچە بووە، تەنها لەگەڵ حیزبەکانە بۆ بتەوکردنی پەیوەندیە حیزبیەکانمان قسەمان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان. دەستەبەرکردنی مافی سیاسی لە هەر ئەگەرێک و مەگەرێک کە لە ناوچەکە ڕۆیە ئێمە جەختمان لێ کردوێتەوە و داواشمان کردووە لە حکوومەتی عێراقی، حکوومەتی عێراق لەگەڵ جەنابی عەبادی، لەگەڵ جەنابەکانی سەرۆکەکانی حیزبەکان، لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان و لە کۆبوونەوەی کە سەرۆکی هەموو کتلە سیاسیەکانی عێراق لەگەڵ جەنابی سەرۆک کۆماریش دانیشتین لەسەر پرۆژەیەک کە سەرۆک کۆمار پێشکەشی کردووە. لەوێشە وتمان تکاکەین عێراق هیچ حیزبێک لە عێراق نەبێ بە بەشێک لە گفتوگۆی پشتی پەردەی هەندێک دەوڵەتی نێو گەورەی دنیا لەگەڵ هەندێک دەوڵەتی ئیقلیمی نەبێ بە بەشێک بۆ احتیمالاتی ڕێککەوتنی نهێنی لەسەر حسابی دیموکراسی و لەسەر حسابی مافی چارەنووسی کورد بە تایبەتی لە ڕۆژئاوا کە ئێستا جەبهەی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی هەندێک لە پیلانەکانە. داوامان کرد کە عێراق حەقی خۆیەتی لەم گفتوگۆیانە بەشداری بکە، بەرژەوەندەکانی بپارێزیە، هێزەکان باشتر دابین کە بۆ دوژمنایەتیکردن، دژایەتیکردنی داعش و لە ناوبردنیان، بەڵام بە هیچ شێوەیەک نابێ عێراق بچێتە ناو هاوکێشەیەکەوە کە دژی ئیرادەی نەتەوەی کورد بێت. بێجیاوازی قسەکانمان بۆ بەرگریکردن بۆ لە ئەزمونونەکە بە هەموو حیزبە کوردستانیەکانی ئەزمونونەکەشەوە و بە جەختکردنیشمان لەوەی کە هەتا کێشە لەگەڵ بەغدا دوا بکەوێ، هەتا کێشە لە بەغدا دواکەوێت دەرکەوت شیعەکانیش لە بێن خۆیان ترازان، دەرکەوت سونەکانیش لە بێن خۆیان ترازان، دەریش کەوت کێشە لەگەڵ بەغا لەسەر ئەساسی دەستور، لەسەر ئەساسی نەوت و غازی نوێ، یعنی گفتوگۆی نوێ و لەسەر ئەساسی سیاسەت و چۆنێتی پشکداریمان لە حکوومەت تا ئەمە دوا بخەین دەرکەوت. حتا لە کوردستانیش کێشەکانی پەرلەمان، چارەسەرکردنی کێشەکانی سەرۆکی هەرێم و سەرنجام کێشەی ئێستای نێوان هەولێر و سلەیمانیشی هاتوۆتە سەر. ئەمە هەمووی هۆیەکەی دواکەوتنی یا دواخستنی چارەسەرکردنی کۆی کێشەکانە. هەم لە بەغدا ئێمە وەکو یەکێتی قوتابخانەکەی جەنابی مام جەلال بەشێکین لە چارەسەر و لە هاوسەنگی و لە کوردستانیشە هەر بەشێک دەبین لە چارەسەر و هاوسەنگی.